بابەتێکی ترمانەیە باسی زەیتی زەیتونەکەین. زۆر جار ئێمە زۆر باسی گرنگجی و تایبەتمەندەکانی زەیتی زەیتونمان کردەوە. هەر لە ئێستەوەنا لە ڕابردووە زەیتی زەیتون کە زەیتێکی ڕۆژیە کە ئەتوانین ئێمە سوودی لێ بینین و جێگیرەوەی زەیتەکان بێت کە لە گۆشت و لە بابەتەکانی ترەوە وەرەگیرێت. بۆیە ئێمە هیوادارین کە زەیتی زەیتون هەمیشە پسپۆڕەکانی خۆراکەڵێن لە نێو ماڵەکانە بوونی هەبێ، بۆی هەتا ئەتوانین لە ڕۆن و چاوریەکان دوورکەینەوە بۆی گرفتی تەندروستیمان بۆ دروست نەکات. بەڵام زەیتی زەیتون بۆ خۆی کۆمەڵە سوودی تەندروستی و بەهای خۆراکی زۆر تایبەتی هەیە کە ئێمە ناتوانین ڕۆژانە زەیتی زەیتون لەبیر بکەین بۆ ئەوەی کە بتوانین لە نێو خۆراکەکانمانە بوونی هەبێ، لە نێو زەڵاتەکانە کە ئەیکەین بوونی هەبێ، بۆ ئەوەی کە بتوانین بە باشی سوود لەم چاوریە وەربگرین و زۆر بە سوودە لەوەی کە چاوریەکی بە سوودی وەکو ئۆمیگاسریتیە کە لە بواری زۆر بەشی گرنگی تری جستەیە کارەکە و بیریشمان نەچێت زەیتی زەیتون پەیوەند لە بواری جوانکاری شایستە لە زۆر بابەتی جوانکاریە خانمان بەکاری ئەهێن و گرنگی پێ ئەهێن. بەڵام ئەوەی کە گرنگە بابزانین کۆمەڵێ سوود و تایبەتمەندی هەیە کە لێرە باسی کردووە، چۆن لە شلکە باسمان کرد لێرەشا باسیەوە کە زەیتی زەیتون دژی هەوکردنە. ئەم هەوکردنە کە لە جستەی ئێمە بۆ هەر ئەندامێک بێ زۆر گرنگە نەیەڵین ئەو شوێنەمان هەو بکات یاخود تووشی ئینتیاهابات بە یاخود گرفتێکی بۆ دروست بە یاخود زۆر جار ئێمە زۆر گرفت هەیە بەوەی هەوکردنەوە کاتە شەنە بکات لە نێو جستەمانە. بۆیە زەیتی زەیتونێکە لەو گرنگیانەی دژە هەوکردنە. خانەی شێرپەنچەی لە ناو ئەبات ئێمە زۆر کەسمانەیە بەداخۆ گرفتی ئەوەی هەیە کە ئاڵین نەخۆشیەکی درێژخایانی وەکو شێرپەنچە هیچ نیشانەیەکی نییە، هیچ ئازارێکی نییە، بەداخۆ زۆرجار لە پشکنەیەکی زۆر بچووکە گرفتێکی گەورە بۆ تۆ ئاشکرا بێ و ئاشبینین لە نەخۆشخانەی هیوا ڕۆژانە چەندین کە سەردانی ئەوەیەکە ئێمە بۆ پێشتر پێشوی ئازارێکمان بۆ دروست بێ خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن. چۆن خۆمان بپارێزین؟ یەکێ لەو خۆپارێزیانە ئەوەیە کە خۆراکێکی تەندروستمانە بێ، خەوێکی باشمان هەبێ، وەرزشێکی باشمانە بێ. ئەو کاتە ئەتوانین بە سێ بەشە ئەتوانین کەسێکی تەندروست بین و دەروونێکی ئاسوودەشمانە بێ. کەواتە زەیتی زەیتون یەکێکە لەو زەیتانەی کە ئەتوانێت هاوکار بێت لەوەی ڕێگری بکە بە دروستبوونی خانە شێرپەنجەیەکان. هیوادارین کە دوورکەوینەوە لە چاوریەکانی تر ئەمەش پشتیشکە بەڕێزەکان ئەمایان بۆ پشتڕاستکردوینەتەوە. یەکی تر لەو خاڵانەی بۆ کەسانە بە سوودە کە تووشی زەهایمەر بوون. ئەمە کە یەکسەر کە باسی زەهایمەرەکەین باسی کەسی بە ساڵات چووەکەین، ئەو کەسانەی کە تەمەنییان هەیە و وای کردووە کە کۆمەڵێک لەو بابەتانی لە ڕابردووە بووە بیریان چێتەوە یاخود زۆر جار کۆمەڵشتیان بیر ناکرێتەوە. زەیتی زەیتون کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە نایەڵێ بیرچوونەوە هەبێت، نایەڵێ ئەو کەسانی زەهایمەریانێن ڕابردویان بیرچێتەوە. لەسەر ئەمە پەیوەند من توێژینەوەیەکم خوێنەوە ئەم شەو کە باس لە وڵاتی چینەکە و خەڵکی چین یەکێ لەو تایبەتمەندیانەی کە هەیەە زۆر گرنگجیێن بە خواردنە ڕۆچەکان، زۆر گرنگجیێن بۆ خواردنانی کە گرنگە بۆ جەستیان. هەمیشەش پرسیارەکەین ئەڵێن ئەو کەسانی لە چینن هەمیشە پێستێکی زۆر جوان و پاچیانەیە، پێستێکی یان هەیە کە چرس نابێت واشتنە تەمەنەوە ئەم ڕووکەشە جوانیان هەر ئەمێنێ. ئەمان لە سەرەتای تەمەنیانەوە بەم خۆراکە تەندروستانە دەست پێەکەن بۆیە کە هیچ گرفتێکیان بۆ دروست نابێ. وەیەکێ لەو گرفتانی کە زۆر لی دوورکەوتونەتەوە چاوریەکانە و ئەمە شوای کردووە کە کۆمەڵە زەیتی ڕۆچی بەکاربێنن کە دوور بن لەو کۆمەڵە گرفتانەی کە ڕوبەڕوویانە بێتەوە کە بە تایبەتیش ئەلزەهایمەر یعنی کەسیانەیە زۆرجار لە تۆڕە کۆمەڵاتەکان بینیمانە سەدەیەکی بەڕێ کردووە بەڵام هەتا ئێستاش ڕۆژی لەدایک بوونی بۆ بەڕێەکان. ئەمە بۆ ئەکوێتە سەر ئەوەی ڕاستە مردن بەدەست کەس نییە، بەڵام زۆر کاتیش شێوازی لایفستایل و شێوازی ژیانی خۆت ئەکوێتە سەر خۆت، چۆن ئەتوانی دەرونێکی ئاسوودەتە بێ، چۆن ئەتوانی جەستەیەکی تەندروستە بێ. خۆراک یەکێکە لەو بابەتە گرنگانەی کە بە تایبەتی زەیتی زەیتونە. یارمەتیدەرە لە چارەسەرکردنی ڕۆماتیزم و جومگەکان. ئەمە شەر کاریگەری هەیە لەسەر جومگە. زۆر کەسمان هەیە بەداخەوە ئێمەمان و کەسە بە ساڵاتچوەکان ئیتر تۆشە گرفتی بڕبرەکانی پشتیان بۆ دروستە بێ یاخود ڕۆماتیزمیان لە جەستەیانە بۆ دروستە بێ لە پەلەکانیانە لە پشتیانە، بەڵام بەداخۆ ئێستا گەنجەکانمان تووشە بن. ئەمەش هەمووی هۆکاری ئەوەیە خواردنیی تەندروستیان لێ، هەمووی هۆکاری ئەوەیە جوڵەیەکی کەمیانەیە، هەمووی هۆکاری ئەوەیە ڕێژەیەکی چاوری لە جەستەیانە کۆبۆتەوە. ئەمەش زەختێکی زۆر هێزێکی زۆر لەسەر جومگەکان لەسەر پەلەکانمان دروستەکە، ڕێژەیەکی چاور لەسەر ناوچەی ورک دروستەکە. یعنی مناڵەکانمان تەمەنیان 12 ساڵ 13 ساڵ ڕێژەیەکی زۆر چاوریان هەیە، ئەمەش لە ئەنجامی نەجوڵانیانەیە. بۆیە ئەمەش لە چییە؟
خواردنێکیتان ناتەندروست دەخۆن ئەو زەیتەی بەکارێنین با لە باتیەوە زەیتە زەیتی زەیتون بەکاربێنین لەم گرفتە دوورەکەینەوە هیوادارین کە ئەمە بەکاربهێنرێت لە ماڵەکانە وەک جوانکاری بەکارێنەوەکو بە هاوکارم پەیوەندی شەموو لە قژ لە پێستا هیچ کاتێک ئێوە وەکو خانمان بەکارێنن پێوە بەڵە بە دڵنیاییەوە لەوەی کازەیتەکان جۆری زۆرە کە بۆ جوانکاری بەکارێنێت بە تایبەتی زەیتی زەیتون بەکارێنرێت کە بۆ ئەوەی هەندێکجا ئەڵێ بۆ بەهێزکردنی قژ و بۆ ئەم بابەتانە زۆر پێست هەروە بۆ پێست بۆی کە پێستێکی ڕەونەقدار و سافە هەبێت زۆر سوودی هەیە جا لەگەڵ هەموو ئەوانەش ئێمە هەمیشاڵێن کاتێک کە چەوریەکان لە جەسی ئێمە ئازیاکە هۆکارە بۆ ئەوەی کە زیبکە دروست ببێت ڕێژەیەکی چەوری زۆر دروست ئەبێت و کامەش بەنەجا بەزیبکە دەرەکەوێت لەسەر دەموچاو بەڵام کاتێک کە زەیتی زەیتون ئەخۆی لە بەرەوەی کە زەیتی زەیتون چەورێکی تەندروستە بۆی ئەم هۆکارانەی نابێت و بۆ کەسانش بە سوودە لەوەی کە قەڵەون ناتوانن چەورەکان بخۆن بە دوورەگرن بۆی کە کێشی جەستەیان زیاد نکات بەڵام ئەگە زەیتی زەیتون لە نێو خۆراکەکانیان بەکار بهێنن ئەتوانن لەوەی کە کۆنتڕۆڵی ئەم کێشی زیادی جەستەشیان بکەن تایبەتێکە لە ناو زەڵاتە و بۆ هێلکەوڕۆنی زۆر خۆشە زۆر خۆشە بیریشمانە چێ خۆشەویستان من ئەوەی کە زۆر گرنگە بۆ زەیتی زەیتون سابوونی ڕەقیە کازانین لە سووریاوە بۆمانێت یاخو لە لای خۆشمان زۆر کەس گرنگی پیا بە چەندین شێواز دروستیەکە بۆنێکی ناخۆشیە بەڵام زۆر سروشتیە و بەپێی ئەو کەسانەشی کە لەو بوارەیە کارەکەن هیچ مادەیەکی کیمیاییتیانە توانین ئێمە جەستەمان هەم سەرمان هەم جەستەماڵە بیشۆ بێترچکە هیچ مادەیەکی کیمیایی تێناکرێ و نەبوون نەڕنگ نە هیچ مادەیەکتر بەستەنها زەیتی زەیتونەوە بۆ ئەوی کەپتان جاسەر کۆکردێبینی و کردی بێت هەمیشە ئاڵێن ئێمە دایکمان یاخود نەکمان کەیان بین ئەڵێنەوە پێستێکی زۆر جوان و سافتانە و کاتی خۆی ئەم شتانەش نەبوو کێمە ئێستا لە بابەتی جوانکاریا بەکارێنی بەڵام سێرەکەی ئێستش پێستیان زۆر جوانە ئەڵێ بابێمەوە کاتە هیچ نەبوو بەکاربێن بەس سابوونە ڕقیەکە بوو کە بەبێ مادەی کیمیایی و تەواو سروشتی بوو بەکارمانێنا بۆ قژمان بۆ دەموچاومان بۆیە ئێستا توان بڵێم هەم قژیان لەم گەنجانەی ئێستا باشترە هەم دەموچاوە پێستێکی ساف و جوانیان هەیە بۆیە هیوادارین ئەمەژەمان باتەوە بۆ بابەتێک کە زۆرجار لە پرۆگرامەکەمانە گفتوگۆمان لەسەر کردووە هەموو ئەو بابەتانەی کە پەیوەستە بە شامپۆ سابوون یاخود هەموو ئەو ڕیکلامانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە هیچ بێبنەمایە کاری لەسەرەکرێ ئێمە پەنای بۆ نەبین چونکە زۆر لێکەوتەیمان بینیوەتەوە کە زۆر خراپ بووە زۆر کەس پێستی سوتەوە زۆر کەس کاریگەری لەسەر چاوی بەجێشتووە زۆر کەس کاریگەری لەسەر قژی بەجێشتووە بۆیە هیوادارین بە پێی ڕێنمایی پزیشکەکان و ئەو شتانەشی سروشتین زۆر بە سوودە بۆ ئەوی کە بتوانین ئێمە بەکاری بێنین دوورکەینەوە لە هەموو ئەو ڕیکلامانەی کە نازانین چۆن دروست کراوە و چیتیایە و ئەمە بۆچی بەکارێت هیچ کاتێ نەکراوە بە حەو ڕۆژ تۆ قژێکی درێژە هەبێ هیچ کاتێ بە نەکراوە بە حەو ڕۆژ تۆ حوچیلوی جەستەر داگری وڵی وهەیە 2 ساڵات ڕاضە ئەکا بەخوانەی گەشتوتە 4 کیلۆگرامش بۆیە ئمە پشت بەوانە نەبەستین بتوانین لەسەر خواردنە سروشتیەکان لەسەر ئەوەی دەروونمان ئارام بێ کار لەسەر و بابەتانەکەین ئەمەش لەسەر زەیتی زەیتون بێگومان کۆمەڵی تایبەتمەندی تریشیە بەڵام ئەوانەی کە پوختمان کردوەوە ئەمانە زۆر گرنگن کە ئێمە بتوانین سوودی لێبینین